کاتتان باش هاوڕێیان. ئەمڕۆ کەوانەی دووەمی خولی سوپەرڤایژنی نەخۆشیە دەرونیەکان بەڕێوە ئەچێ. دکتۆر شێروان ئەگەر ئامادەی ئەتوانی دەست پێ بکەیت. بەڵێ سڵاوتان لێبێ، خۆشحاڵم جارێکی تر لەوانەیەکی تر لە خولی سوپەرڤیژن لە خزمەتتاندا دەبم. هیوادارم وانەی پێشوو سوودێکی پێگەیاندبن ئینشاڵڵا بەسزانی خواوانی دەست پێ بکەین بەناونیشانی ئەنگزایتی دیزۆردەرس، واتە نەخۆشیەکانی دڵڕاوکێ یاخود تێکچوونی دڵڕاوکێ بە شێوەیەکی گشتی باسێک لەو بابەتەوە دەکەین. پێش هەموو شتێک بە کلاسیفیکیشن واتە پۆڵێنکردنی بابەتەکانی دڵڕاوکێ واتە نەخۆشیەکانی دڵڕاوکێ دەست پێکەین و پێش ئەوەش دەبێت جیاوازیەک لە نێوان دڵڕاوکێ لەگەڵ ترسێکی ئاسایی بکەین. لە زمانی ئینگلیزیە کە دووشەکە fear and anxiety. ترسێکی ئاسایی کاردانەوەیەکی ئاساییە بۆ شتێکی دەرەکی کە هەمومان ڕۆژانە تووشمانە بێ، بەڵام ترس دڵڕاوکێ حاڵەتێکە زیاتر سەرچاوەکە نادیارە. یعنی بۆ نمونە لە بابەتی دڵڕاوکێ گشتیدا یعنی کەسەکە نازانێ هۆکار چییە، شتێکی محەدەد بۆ نمونە کەسێک لێت تووڕە بووە لە ڕوودانی شتێکە ترسی، شتێک دیار نییە لەو بابەتە. بۆیە جیاوازەکە لێرەیە کە ترسێکی ئاسایی زیاتر سەرچاوەکە زۆر وازحە، دەرەکیە بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەنگزایتی واتە دڵڕاوکێ زیاتر حاڵەتێکی ناوەکیە و هەروەها خاڵی دووەمیشەوەی کە نیشانەکانی لە گوێرەی ئەو ترسە نییە. ئەگەر دەرەکیش بێ لە هەند جارە بۆ نمونە بابەتەکانی فۆبیامان هەیە، ترسان بۆ نمونە لە ئاژەڵێک، ترسان لە بەرزایی، حاڵەتەکە لە گوێرەی ئەو حاڵەتە دەرەکیێنێکەوە دێتە پێشەوە. پۆڵێنبەندی لە DSM-5 وتمان DSM-5 بریتیە لە دەستوری نەخۆشیە دەرونیەکان، باشە کە کتێبێکی ئەمریکیە بڵێن، بەم شێوەیە پۆڵێنبەندی کردووە. پانیک دیزۆردەر واتە تێکچوون یاخود نەخۆشی پانیک، تۆقین و هەروە فۆبیاکان وەکو فۆبیای دیاریکراو یاخود ئەگۆرافۆبیا یان سۆشیال ئەنگزایتی دیزۆردەر واتە ترسی کۆمەڵایەتی، دڵڕاوکێی کۆمەڵایەتی. وهروەها GAD کە کورتکراوەکە ئەبێتە گاد کە بریتیە لە دڵڕاوکێی گشتگیر و هەروەها لە مناڵانە شتێکی کە ترمان هەیە پێوترێ سێپەرەیشن ئەنگزایتی دیزۆردەر، ئەو مناڵانی کە کاتێ لە کێرگیڤەر واتە بە خێوکەریان ئەو کەسی کە گەورەیانی کردووە یان گرنگی پێدا جیا بنەوە تووشی ئەنگزایەتیە بن، تووشی دڵڕاوکێ بن. بابەتێکی تریشمان هەیە لە منداڵانە پێوتێ سەلێکتیڤ میوتیزم، واتە حاڵەتێکە کە منداڵان دواتر باستیەکەین، منداڵەکە لە ناو ماڵی خۆیان بۆ نمونە لەو ژینگەی کە خۆی تێدایە هیچ کێشەی نییە قسە ئەکات، بەڵام ئەگاتە هەندێک لە ژینگەکان لە هەندێک ژینگە وەکو خوێندنگایان ژینگەیەکە نامۆیە بە و بە تەواوی بێدەنگە بێ، ئەگەر قسەی لەگەڵا بکەی بە وشەیەک یان جاروە هیچیش ناڵێ. باڵێ دووەم بابەت لە ڕووی فیسیۆلۆژیەوە، یعنی کە ئێمە تووشی ئەنگزایەتیە بین، تووشی دڵڕاوکیە بین، لە ناو جەستەمانە چی ڕوەدا. تەبەن ئەمە بۆ هەردوو لە ئەنگزایەتی واتە دڵڕاوکێ و ترسیش هەر وەکو یەک وایە، ینی جیاوازیەکی وایە نییە. یەکەم شت
تووشی لەرزینی دەست و پەلەکان ئەبین لەگەڵ عارقکردنەوە. دووەم شت تووشی دڵە کوتێبی، کاتێک شتێک دێتە پێشەوەکەوە لە ترسی ئاساییشە. دواتر جۆرێک لە سڕبوونی پەلەکان بەتابەتی دەستەکان، یاخود جۆرێک لە سڕبوونی دەوروبەری دەم تووشە بین. حاڵەتێکی تر بۆ نمونە دزنس، واتە تووشی لە گێژبوون یاخود حاڵەتێکی لەو بابەتە لەگەڵ سینکۆپ، واتە هەندێک جار لە هۆشخۆچوون، جۆرێک لە هۆشخۆچوونە کەسەکە کەوێ بە هەرزە. دوایی gastrointestinal and urinary disturbance، حاڵەتی ئەوەی کە پەیوەندی بە دەستگای هەرسی ئەمەوە هەیە، هەستەکەی تێکەچێ، ئیتر لە جۆرێک لە دڵهاتنەوە یاخود هەندێک جار ڕشانەوە، و هەروەها حاڵەتی کە لە کۆندامی میزە ڕۆیە هەندێک جار کەسەکە ترسێکی زۆر ئەوە بێ بۆنە میز دەکا بۆ خۆی. و لە چاویشە حاڵەتی ڕەشێنەی چاو گەورا بێتەوە، pupil dilatation ڕۆدا. بابەتی دوای ئەوە شتێکە بە ناو ئیپیدیمۆلۆجی، واتە ئەم جۆرەکانی ئەنەگزایەتی یاخود دڵڕاوکی ڕێژیان چۆنە، ینی لە نێو ینی دەستەکە خۆیان. زۆرترینیان سۆشیال ئەنگزایەتی دزۆت، واتە دڵڕاوکی کۆمەڵایەتی زۆر زۆر ڕێژەکەی گەلێ زۆرە. دواتر GAD دڵڕاوکەی گشتگیر، دواتر ئەگۆرافۆبیا، دواتر پانیک بە ڕێژەی کەمتر. دێنە سەر بابەتێکی تر پێوتێ کۆمۆربیدیتی. کۆمۆربیدیتی لە هەموو نەخۆشیەکانە هەیە، واتە چی؟ واتە ئەگەر تووشی ئەم حاڵەتە بی، ئەگەری ئەوەی کە تووشی نەخۆشی تر بیت، چ جۆرە نەخۆشیەک بۆ منە لەگەڵ یادێت، چ جۆرە تێکچوونێک. ئەگەر تووشی ئەنگزایەتی بی، بڕێکی زۆری ئەوانەی کەوا تووشی ئەنگزایەتی واتە دڵڕاوکیە بن لەگەڵیشە تووشی خەمۆکی ئەبن. ئەوە یەکەم. دووهام احتیمالی زۆری هەیە کە دووچاری ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان ببن. باشە؟ و بە شێوەیەکی گشتی یعنی ئەگەر بێت و کەسێک تووشی جۆرێک لە جۆرەکانی ئەنگزایەتی واتە دڵڕاوکێ ببێ، احتیمالیە تووشی جۆرەکانی تیژ ببێ. ینی سۆشیال فۆبیای هەیە بۆ نمونە، ترسی کۆمەڵایەتی هەیە، دڵڕاوکی کۆمەڵایەتی هەیە، سەیرەکەی پاش ماوەیەک تووشی GAD دڵڕاوکەی گشتگیریشە بێ، احتیمالی زۆرە. کۆمۆربیدیتی پرێدیکت واتە چ شتێک پێشبینی ئەوە کە وتمان ئەگەر تووشی دڵڕاوکێ بی لەگەڵ یا تووشی بۆ نەخەمۆکیش بیت، ئەوەی کەوا یەکەم شت کرۆنیسیتی، واتە ماوەیەکی زۆر کە تووشی دڵڕاوکێ بوو بێتی. ئەو دڵڕاوکێ دووهەم شت وای لێ کردی بیتی تووشی دیسئابیلیتی بوو بێتی، واتە لە کار و پیشەتی خست بێ، ژیانتی وا لێ کردی بێت جۆرێک لە جۆرەکان پەکی خست بێت. و هەروەها واتی لێ کرد بێ کە بیری خۆکوژی و ئەو شتانی تیاتە زۆر کرد بێ. و هەروەها ئەو کەسانەی کەوە لە بەردەوامی چارەسەرورگرتنە سوودێکی وایان نەبینی بێ، نمونە چارەسەرێکی زۆری وەرگرتووە، چ بە دەرمان چ بە سایکۆتێراپی، بە چارەسەری دەرونی نەگەیشتۆتە نەتیجەیە، ئەمە احتیمالی زۆری ئەوەی لەگەڵیشا تووشی دیپرێشن واتە خەمۆکی ببێ زیاترە. بابەتی دوای ئەوە باسی ئیتیۆلۆجی واتە هۆکارەکان بۆ بابەتی دڵڕاوکێ چییە؟ یەکەم بابەت ئێمە شتێکمان هەیە لە ناو مێشکی مرۆڤە
پێوتێ نیورۆترانسمیتەر، واتە دەمارەگەینەرەکان. ئەم دەمارەگەینەرانە تەسیرە لە بابەتی کاریگەریان لە بابەتی دڵڕاوکێ هەیە کە ئەم چەند مادێن ئەم نیورۆترانسمیتەرەوە ئەم دەمارەگەینەران. یەکەم نۆرئپینفرین کە زیاد دەبێ، ڕێژەکەی زیاد دەبێ، کاریگەری لەسەر دڵڕاوکێ ئەبێ. دوایی سیرۆتۆنین ئەو کاتێک کە کەم دەبێ، و هەروەها شتێکی ترمان هەیە بە ناوی گاباوە، ئەو ئەمیش هەر کاتێکەوە کەم ئەبێ دڵڕاوکێ دروستەکە. هەندێک لە زاناکان ئەڵێ ئەمە بە تەحدید ناتوانین بڵێین هۆکارەکە ئەمەیە، بەڵام چۆن ئەڵێ کۆڕیلیشن، واتە هاواهەنگیە یان بەیەکۆبوونێک هەیە لە نێوان بابەتی نیورۆترانسمیتەرەکان دەمارەگەینەرەکان لەگەڵ دڵڕاوکێ. دواتر یەکێتر لە هۆکارەکان بابەتی ئەو کەسانن کەوا ئالوودەی مادە هۆشبەرەکان و هەروە کوحوڵ و ئانە بن. ئەمە جۆرێکی تر لە خەمۆکی دروست دەکات، بڵێن دڵڕاوکێ دروست دەکات، ینی هۆکارێکی ترە. لەلای ڕاستەوە ئەو شوێنانەی کەوا لە ناو مێشکە پەیوەستن بە بابەتی دڵڕاوکێەوە، تێکچوونی دڵڕاوکێ، خود نەخۆشی دڵڕاوکێ، ئەمانن کە هەر وەکو ناو بزانرێ باشە. لۆکەس سریۆلەس ئەمە یەکێکە لەو شوێنانە، ڕافی نیوکلیەس، کاودەیت نیوکلیەس، تێمپۆرال کۆرتێکس، فرۆنتال کۆرتێکس، ئەمانە ئەو بەشانن کەوا پەیوەندیان بە بابەتی دڵڕاوکێەوە، هەروەها هەندێک جار ئۆسیدیش، واتە وەسواسی جەبری، نازانم بە کوردی چی پێوتری، ئۆسیدی هەیە. هەروەها بابەتێکی تر بابەتی ئۆرگانیک کۆزس، باسی نیورۆترانسمیتەرمان کرد لە مێشکە باشە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێک حاڵەتی تر هەیە کە لە جەستەیە ئەگەر هەبن هۆکارن بۆ ئەوەی کەوا دڵڕاوکێ دروست بێت. یەکێ لەوانە ئەکسس کافاین ئینتێک، ئەو کەسانی کەوا کافاین زۆر بەکاردێن، واتە بینیوتان ئەوانی کە قاوە چاخۆن و حتا خەویشیان تێک دەچێت هەندێک جار، یان ئەو کەسانی کە ئێستا ئەم خواردنەوە و زەبەخشەکان ئەخۆنەوە بێقەرارن، خەڵکی بێقەرارن، گەنجەکان ئەبینی هەرزەکارەکان زۆر زۆر بەکاری دێنن. دووهەم حاڵەت سەبستانسیوز، واتە مادەی هۆشبەر، ئەوەی مادەی هۆشبەری بەکارهێنابێ لە ناوجەستەیە کۆمەڵێک لە گۆڕانکاری دروستە بێ کە دەبنە هۆی دروستبوونی دڵڕاوکێ. حاڵەتێکی ترمان هەیە پێوترێ هایپەرتایرۆیدزم، واتە غودەی دەرەقی ئەگەر زیاد لە ڕێژەی خۆی هۆرمۆنەکانی T3 T4 ئەمانە بەرهەم بێنێ، واتە زیاد لە حەدکارا بێ، ئەوە ئەبێتە هۆی دڵڕاوکێ. ینی یەکێک لەو پشکنینانی کەوا لە کلینیکا دەکرێت بۆ نەخۆشەکان ئەوانەی کەوا دڵڕاوکیان هەیە، قەلەقن، نەخۆشی غودەی دەرەقیە. هەروەها ڤیتامین B12 هۆکارە ئەگەر کەم بێت لە لەشە. هەروەها بڕێک لە نەخۆشیەکانی دڵ کاردیاک ئەریتمیا، واتە کارەبایی دڵ ئەگەر ناتەواو بێ، هەندێک جۆر نەخۆشی هەیە، ئەوەش ئەبێتە هۆی دڵڕاوکێ. هەروەها ئەنیمیا، واتە کەم خوێنی، هەروەها هەندێک نەخۆشی هەیە لە سیەکانە، و ئەگەر کەسەکە ڕێژەی شەکری لە خوێنە کەم بێتەوە، هەروەها بەرزش بێت، ئەوانەی سوکەریان هەیە ئەوانشکەوە ڕێژەی شەکر لە خوێنیان نەدابەز. هەروەها نەخۆشیێکی کەش هەیە پێوتێ فیو کرۆمۆسایتۆمە، ئەمە گلاندێکمان هەیە، واتە
ڕژێنێکمان هەیە لەسەر گورچیلە پێوتێ ئەدرینال گلاند. ئەمە کە تێکەچێ جۆرێک لە دڵەڕاوکێ دروست دەکات. دواتر دێنە سەر بابەتێکی تر کە پێوتێ ڕسک فاکتەر، واتە چێن ئەوانەی کەوە زیاتر قابلیەتیان هەیە احتیمالی توشبوونیان بە ئەنێکزایەتی هەیە، دڵەڕاوکێ هەیە. یەکەم شت لە بینی ژن و پیاوە بڵێن فیمێڵ و مێڵە ڕەگەزی نێرومێ ڕێژەکە دوو بۆ یەکە. تەمان ئەم ڕێژەیە نزیکەیە، ناتوانانی بڵێن بزەبت ئاوا ینی نزیکەی. دووهەم شت بابەتی فامیلی هیستریە، واتە ئەگەر خێزانێک بۆنە کەسێکیان نەخۆشێک لە نەخۆشیەکانی هەبێت لە دڵەڕاوکێ بۆنە جۆرێک لە جۆرەکان هەیە بێ احتیمالی ئەوەی کە ئەوەکانی کەش توش بن هەیە. دواتر کەسێکە بە زەبری دەرونیە تێپەڕی بوێت، واتە ئەبیوز کرابێ، دەست درێژی کرابێتە سەر، تووشی ڕووداوی هاتوچۆ بوێت، ئاگرکەوتنەوەیەک ڕوودابێ لە ماڵیانە، باشە ئەمانە ڕیسک فاکتەرن، واتە ڕیسکە بۆ ئەوەی کەوا توش ببێ، ینی شەرت نییە توش بێ بەس ڕیسکێکە. ینی هەروەها سترێسفول لایف ئیڤنت، واتە ئەو کەسە لە ژیانیا ئەم شتانی لێ بەسەر هاتوێ. بۆ نمونە چەند ساڵە لە وەزیفەیەکە زۆر دڵی بە وەزیفەیە خۆشە، بەو پیشەیە خۆشە، شتێک دێتە پێشەوە چۆنەڵێ لەو پیشەیە دەرێکن، لەو شوێنە دەرێکن، تووشی نەخۆشیەکی درێژخایانە بێت، کەسێکی خۆشەویست ئەمرێ، ژن و پیاوێکن کێشەی هاوسەریان لە بەینا دروستە بێ، کێشیان لە بەینا دروستە. و هەروەها لە ڕووی بایۆلۆجیەوە دوو حاڵەت هەیە. ئێمە سیستەمی ئۆتۆنۆمیمانەیە، ئۆتۆنۆمی جەستە، ینی ئەو سیستەمەی کەوا وامان لێکا ئێمە لە حاڵەتی بۆ نمونە بوونی خەتەرە ئەوە بین، ئاگادار بین، بۆ نمونە ئەدریناڵین دەربدا و هین بین. هەندێک کەس بۆ نمونە ئەو سیستەمەتیانە ناتەواوە. و سیستەمێکمان هەیە لە ناو مێشکە کە بابەتی سیرۆتۆنینە لەگەڵ گابایە، ئەم دوو دەمارەگەیە دەرە لە ناو جسمە. ئەگەر دیسڕیگولیشنی تیابێ، واتە ناتەواویەک لەوەیە هەبێ، ئەمیش ڕیسکە بۆ ئەوەی کەسەکە تووشی نەخۆشیەکانی دڵەڕاوکێ ببێت. توشتمان هەیە مۆنۆزایگۆت و دایزایگۆت، واتە ئەگەر بێت و ئێمە دوانەکان بێنین و یەکێکیان بۆ نمونە ئەوەی هەبێت دڵەڕاوکی هەبێ، ئەگەر هەردووچیان لە یەک هێلکەوە هاتبێت، ئەوە ڕێژەی 50 بۆ لە 180 احتیمالی هەیە ئەگەر کەسێکیان تووشی نەخۆشیێک لە نەخۆشیەکانی دڵەڕاوکێ بێ ئەوکەی تریش توش بێ. ئەگەر دایزایگۆت بێ، واتە لە دوو هێلکەوە بێ، ئەوە احتیمالەکە 25%. بابەتی فێرست دیگری، واتە ئەگەر بۆ نمونە کەسێک تووشی نەخۆشیێکی دڵەڕاوکێ بوو، احتیمالی ئەوەی کەوا بۆ نمونە برایەکی خوشکێکی توش بێ 100%. ئەمەش بابەتی ڕسک فاکتەرەکان. دواتر دێنە سەر دانە لە نەخۆشیەکان. یەکەم پانیک دیزۆردەر، واتە تێکچوونی پانیک، تۆقینی پێوتراوەزام لە کوردیە. چەند کرایتیریایە، چەند حاڵەتێکەیە بێ ڕوو بدا تا بڵێن ئەم کەسە پانیکی هەیە، یعنی وەکو پێناسەیەک. یەکەم شت ئەپیسۆدیکە، واتە چەند دووبارە بووەوەیە، ینی نووسراوە about twice weekly، ئەبێ بەلای کەمەوە هەفتەی 2 جار تووشی حاڵەتێک لە دڵەڕاوکێکی زۆر تون دەبێ، بۆ ئەو وێنە وچووکەی کە لەسەر ئەو دانراوە، ینی ئەوە تعبیرێکە لەوە کە تووشی
دڵەڵاوکەیەکی زۆر زۆرتون لە ڕادەبەدەر دەبێت. خاڵی دووەم بابەتی لە ناکاوبوونی حاڵەتەکەیە، یعنی زۆر 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 سەریع دەست پێکە کە لە ماوەی 10 دقەیە یعنی ئەو حاڵەتە ئەگاتە ئەو سری و بەردەوامە بێ هەتا پسی خولەک. حاڵەتێکی شتێکی تر زانیارەیەکی تر ئەوەیە کەوا زۆر زۆر پەیوەندی بە حاڵەتی جەنێتیکەوە، یەکێکە لەو نەخۆشیانەکەوە لە ئەنگزایەتیە لە دڵڕاوکیە زۆر زۆر پەیوەندی جەنێتیکەوە، یعنی کەسێک لە باوکێک یان دایکێک تووشی پانیک بێ احتیمالی ئەوەی کەوا منداڵەکەشی تایە بێ زۆرە. لە DSM 5 بابەتێک چەند خاڵێک ڕوونەکاتەوە، ئەم دوو خاڵەیە کە زۆر مهمە، ئەڵێ ئەبێت لە ماوەی مانگێکە ئەم دوو حاڵەتە ڕوو بدات. یەکێ لەوانە چییە؟ کەسەکە ترسێکی بەردەوامی هەیە لەوەی کەوە خوا نەخواستە جارێکی تر تووشی ئەمە ببێ و هەروەها بەهۆی ئەو ئەتاکەوە ئەو نۆبەیەوە تێکچوونێک لە حاڵەتی ڕەفتاریات دروستە بێ. ئەم دوو خاڵەت زۆر زۆر مهمە. دواتر دێنە سەر نیشانەکانی بە شێوەیەکی ورتر. دوو جۆر لە نیشانەمان هەیە. یەکەمیان فیزیکال سیمپتۆم، واتە نیشانە فیزیکەکان لە جەستەیە و هەروەها مێنتاڵ لە مێشکاتی ڕۆدایانی لە ڕووی سایکۆلۆجیۆکی ڕۆدا. یەکەم شت پالپیتیشن، واتە لێدانێکی دڵی تند، دواتر عارەقکردنەوە، دواتر لەرزینی دەستەکان، دواتر هەناسە توندی، یعنی بە ئاسانی ئەڵێ هەناسەم پێ نادرێت، دواتر choking sensation، واتە ئەڵێ وا هەست دەکەم کە ئەخەنچێم، هەندێک جار هەستەکەکەوە سنگی ئازاری هەیە، یان حەز بە ناڕەحەتیەکەکە، دیسکۆمفۆرت، واتە ناڕەحەتیەک لە سنگە، و هەروەها لە بەشی سکە هەندێک جار هەز بە ئازارەکە یان بە ناڕەحەتیەکە. لە هەندێک حاڵەتە هەز بە گەرمی لە شەکا و هەندێک جار ساردی جەستێکانی ئەڵێ هەموو جەستەم سارد بوو، و هەروە بیزنس، واتە هەز بە گێژبوون و بەهینێکەکە دوای ئەوەی کە حاڵەتەکە ڕوە. ئایا لە مێشکاتی ڕۆدا دوو حاڵەت ڕۆدا لەو کەسە کە زۆر زۆر ناخۆشە، ینی کە دیڕیاڵایزیشن، واتە وا هەستەکە خۆی وا هەستەکە کە دەوروبەرەکە ینی نامۆیە لەگەڵ دەوروبەرەکە چۆنڵێ هینی نییە، نامۆیە بە دەوروبەرەکە، و هەروەها خۆیشی دیپێرسۆناڵایزیشن، من کێم، ینی لەگەڵ خۆیە بەخۆی نامۆیە. دواتر feeling losing control، واتە هەستەکە کۆنتڕۆلی لەدەست داوە، ینی وا هەستەکە خۆی بەدەستی خۆی نییە، ینی کۆنتڕۆل لەسەر خۆم نەماوە. لە هەمووشی ناخۆشتر ئەو هەستەیەکەوە وا بزانیکەوە ئەمری، طبعاً ئەو کەسە ئەم حاڵەتی بۆ دروستە بێ ئەمە ناخۆشترین هەستە. ئەمە بابەتی پانیک، طبعاً ئەمە بە کورتیە بۆ ئەوەی وەکو دەستپێکێکە و ئەوە بۆ لەوانەکانی ترا ئینشاءڵڵا دەرفەت بوو، ئێمە زیاتر بە قوڵی تر ئەچینە ناوێەوە. دواتر دێنە سەر فۆبیا. فۆبیا وتمان فۆبیای تایبەتمانەیە، ینی دیاریکراومان هەیە، ئەگۆرافۆبیامان هەیە، سۆشیال ئەنزایتی، واتە ترسی کۆمەڵایەتیمان هەیە. لە فۆبیای دیاریکراوە ئەڵێ چی؟ ئەڵێ ئیراشنال فیر، واتە ترسێکی نامەنتەقی، ترسێکی نالۆژیکی هەیە لە هەندێشتی دیاریکراوە. بۆ نمونە لە مەسعەد، بۆ نمونە لە مار خۆی ترس ناکە، ئەو ترسەی ئەوان، ئەو ترسەی ئەو کەسانێکەوە فۆبیایان هەیە زیاد لە حەدە یعنی نامەعقولە. یان بۆ نمونە شوێنێک کە داخرابێ، هەندێک کەس ئەو حاڵەتیان هەیە ئەڵێ دەرگا دامەخەن با بەردەوام بەکراوی بمێنێتەوە،
لە ئەگۆرەفۆبیایە حاڵەتەکە چییە؟ ئەو کەسە زۆر کێشەی هەیە، زۆر ئەترسێ لە شوێنێکەوە شوێنەکە کراوە بێ، یعنی هەستەکە شێوەکە چوارچێوەی هەبێ شتەکان دیار بن، یعنی بیبیتە بۆ هۆڵێکی زۆر زۆر گەورە ئەترسێ، یان لە شوێنێکە هەز بکە کە ڕێگەی دەرچوون لێی و ڕێگەی ڕاکردنی تیانە بێ، یاخود داوای هاوکاریە بکات کەس نیابە دەمیەوە. تەبەن لە هەمووی ینی سەرچاوی ئەم کێشەیە و بەردەوامبوونی ئەم کێشەیە ئەڤۆیدەنسەواتە خۆتە بوێری لەو شوێنانە، ینی ئیتر وردە وردە، ینی کەسێک لە شوێنێکی بچووک ئەترسێ دوایی لە شوێنی گەورەتر و گەورەتر ئیتر هەر ئەوەندە ئەڤۆیدانسەکە ئەوەنە خۆی بە دوورەگرێ ئیتر وای لێ کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دوورەکەوێتەوە، لە ڕووی کار و پیشەشەوە کێشەی بۆ دروستە بێ. ئێستاش کرایتیریا واتە خەسڵەتەکانی ئەم بابەتە فۆبیا، سپیسیفیک فۆبیا و فۆبیای دیاریکراو لە DSM-5 چییە باس دەکەین. یەکەم شت دڵەڕاوکێیەکی زۆر وازح و زۆر زۆر دیاریکراو لە شتێک یان لە حاڵەتێک، واتە لە شوێنێک یان لە شتێک. دواتر ئەو کەسە دوورەکەوێتەوە لەو شوێنە لەو شتە بۆ نمونە پشیلە، کەسێک هەیە لە پشیلا ترسێ، بۆنە کەسێکمان هەبوو ئێمە لە پشیلا ترسا، یعنی وای لێ هاتوو لە دووری 50 مەترەوە پشیلە 50 مەتر بە چیە گاتە لای تۆ، ئەیوت نامەوێ بیبینم. ئەکرێ لەمەش خراپتر ببێ حاڵەتەکە بۆ وەزعیکەوە ئەسڵەن بۆنە لە وێنەشان نەتوانێت سەیری بکە. خاڵێکی تر ئەوەیەکەوە ئەم دڵە ڕاوکێیە، ئەم قەلەقە زیادە، یعنی حاڵەتێکە یعنی بە هیچ جۆرە وەسف ناکرێت. کەسێکی ئاسایی ئەگەر پێی بڵێ من ئەوەنە لە بۆ نمونە پشیلە ئەترسم، یعنی باوەڕی پێ ناکە. ئەم حاڵەتە دوورە لە واقعەوە. و کۆتا تێبینیش ئەوەیە کە لە ئینە باسیەکە لە DSM-5 باسیەکە ئەوەیە کە 6 مانگ بەردەوامی هەبێ ئەم حاڵەتە، ئەم کەسە 6 مانگ، ئەم 6 مانگە بۆ ئەوەی کەوە هەر کەسێکەوە تووشی دڵەڕاوکێک بوو یەکسەر ناوی لێ نەنێین، ڕەنگە ترسێکی ئاسایی بێت، حاڵەتێک بێ بەسەرهات بێت. و هەندێک سەبتایپی هەیە، واتە چۆنەڵێ جۆری تری هەیە، بۆ نمونە ترسان لە ئاژەڵ، لە سروشت، و هەندێک کەس لە کێشەی هینیان هەیە خوێن ئەبینن کێشیان بۆ دروستە بێ، و هەندێک شوێن و مەکانی جیاوازی پێوترە سیتویشناڵ، یعنی بۆ نمونە کەسێک ئەڵێ من لە نەخۆشخانە ترسم، کەسێک ئەڵێ بۆ نمونە لە ئۆتۆبانە ترسم، واتە ڕێگای سەرەکیە ترسم، یعنی هەر کەسە و بەنەوەیەک. ئەمە جۆری دووەم. جۆری سێەم سۆشیاڵ ئەنگزایەتی دووزەر، واتە ترسی کۆمەڵایەتیە. ئەم حاڵەتە لە DSM-5 ئەڵێ ترس لە دڵەڕاوکێ لە یەک شوێن یان زیاتر، یعنی لە یەک شوێنی کۆمەڵایەتی بۆ نمونە لە ناو کۆمەڵی خەڵکە، یان لە زانکۆیەکە، لە پۆلێکی خوێندنە، یاخود قسەکردنە بۆ خەڵک، باشە لە شوێنێکیان لە زیاتر. ئەمەش ترسەکە لە چیەوەیە؟ لەوەیە کە کەسەکە ترسی لەوە هەیەکەوە لە هەڵسەنگاندنی بەرامبەرە، ئیڤالوێشنی خەڵکەکە بە نەگەتیڤی، بە سلبی، بە نەرێنی هەڵسەنگاندن بۆ بکەن، یانەوەتە هەر لەوەش کارە سادباتر ئەسڵەن ئەوەی کەوا تەماشات بکەن، یعنی فۆکەس بکەنە سەرت. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کەوا وردە وردە ئەو کەسە
یعنی لە پێشە لە نێوان 20 کەسە لە حزوری 20 کەسە ناتوانێت قسە بکات بۆنەوە دواتر بێتە 10 کەس دواتر بێتە کەمتر تاوای لێ دێ ئیلا بێ دوو بە دوو لەگەڵ کەسێکا قسە بکە یعنی گرفتی بۆ دروستە بێ بابەتی ئەڤۆیدانس واتە خۆباردن لەو شوێنانە ئەوە گەورەترین موشکلەی سۆشیال ئەنگزایەتیە دڵەڕاوکی کۆمەڵایەتیە. خاڵێکی تر بابەتی کاتەکەیە دیوڕیشنە کە 6 مانگ ئەبێ ئەم حاڵەتە هەبێ و هەروەها گرفتی بۆ پیشەکەی دروست کرد بێواتە نەتوانێ بڕاتە دەوام نتوانێ ینی کار و باری ڕۆژانەی ئەوە بکات. تەمان سەبتایپێکی هەیە واتە جۆرێکی هەیە کە پێوترێ پرفۆرمانس ئۆنلی واتە کەسەکە تەنها لە تەقدیمکردنی بابەتێکە لە پەبلیک بەرامبەر خەڵک بۆ نمونە بڵێ سیمینارێک پێشکەش بکە گرفتی لەوایە بۆ دروستە بێ پێوتێ پرفۆرمانس. ئەمە جۆری سێم. جۆری چوارەم ئەگۆرافۆبیایە کە کورتێک مان باس کرد لەبارەیەوە چەند خاڵێکی داناوە DSM-5 ئەڵێ ئەبێ بەلای کەمەوە دوان لەمانەی تێدا بێ کەسەکە. یەکەم being alone outside of home یعنی هەندی حاڵەت من کەسێکی وامم بینیوە بەڕادەیەک بۆ چوونە دەرەوەیکی ئاسایە بێ کەسێک لەگەڵیا بێت یعنی حاڵەتەکە ئەوەنە ناخۆشە ئەو کەسە نابێ بە تەنها بێ بە هیچ جۆرێ. دووهام لە شوێنێکی کەسەکە لە شوێنێکی قەرەباڵغا بێت. سێەم لە شوێنێکی داخراوە بێت. چوارەم لە شوێنێکی کراوەیە بێت یان using public transport models یعنی ئەسڵەن ناتوانێت پاس و قیتار و ئەمانەی کەوە هۆکاری گواستنەوەی گشتین بەکاربێنێ یعنی ئەبێ دوان لەمانەی تێدا بێ ئەو کاتە پێڵێن ئەگۆرافۆبیا هەیە. وەکو جۆرەکانی تریش ماوەی 6 مانگ ئەمە دیاری کراوە یعنی ئەڵێ لە ماوەی 6 مانگە ئەم کەسە بۆتە هۆی ئەوەی کەوا نەتوانێ لە ژیانی خستووە بە کورتیەکەی و هەروەها ئەو کەسە چۆنەڵێ بەردەوام لە هەڵسەنگاندن و لە بیری ئەوەیە خوا نەخواستە ئەو شوێنە ڕاکردن لێی مەحاڵ بێ یاخود یارمەتە ئەگەر شتێک هاتە پێشەوە یارمەتیدانی ئەو شتێکی مەحاڵ بێت. ئەم دوو خاڵەی هەیە کەسەکە یعنی بەردەوام گرفتەکەی چییە لەو شوێنەیە ئەڵێ ناتوانم قوتار بم لەو شوێنە ئەگەر شتێ ڕووبدا و کەسیش ناتوانێت یارمەتی بدە. ئەمە حاڵەتی چوارەم. بابەتی پێنجەم کە ئەمەش زۆر زۆر ناخۆشە یعنی ئەگەر هستریەکی جوان وەرنەگیرێ یاخود بڵێن مێژوویەکی جوان لە نەخۆشەکە ینی لەگەڵ یا باش نەکۆڵیتەوە تقریبا ڕەنگە وابزانی ئەمە هەندێک جار وابزانی کەەوە ئەمە خەمۆکی هەیە. ئەم حاڵەتە چۆنە؟ persistent anxiety symptom حاڵەتێکە لە بەردەوامی ینی دڵڕاوکیەکی بەردەوام ینی ڕۆژ و شەو بەیانی ئێوارە نییە بەردەوام هایپەر ئەراوزاڵ واتە چۆنەڵێ لە ئامادە باشیە خوانەکە شتێ ڕوو بدە کە ئەمەش وەکو ئەوکانی تر 6 مانگ ئەبێ بەردەوام بێ. یعنی لە دووەم خاڵە ئەڵێکی ئەڵێ پەیوەست نییە بە کەسێکەوە تۆ لە کەسێک ناترسی لە دۆخێکی تایبەت ناترسی بۆ منە لەوە ناترسی کەەوە ئیمتیحان بۆ نمونە تایە دەرنەچی یعنی پێوتێ فری فلۆتینگ یعنی وەکو ئەڵێ چی تاڵێ هیچ ینی بەس دڵە ڕاوکێمە ینی شتەکە دیار نییە هۆکارێکی وازەح نییە لە کەسێکە ترسی لە وەزعێکە ترسی ڕوو بدات نە هەر دڵە ڕاوکێم هەیە.
بە زۆری ناخۆشی ئەم حاڵەتەوەی لە تەمەنی 20ەکانە زۆرترین حاڵەتی هەیە دەست پێکە. طبعاً ئەم کەسە هەرچەند پێی بڵێ خۆت کۆنتترۆلکە ئیشەڵا هیچ نابێ هیچ نییە ناتوانێت ئەو حاڵەتانشی کە بەسەریا دێت لە ڕووی جەستەی و سایکۆلۆجیۆ ئەمانن. یەکەم شت ڕێستلسنس واتە ئەم کەسە هەز بە یعنی بێقەراریەکە یعنی ئارام ناگرێت. دووهەم شت بە ئاسانی بە سەریعی ماندووە بێ. هەمومان جۆرێک لە ماندووبوونمان تووشە بێ ینی کە بەیانی ئەچینە دەوام بۆ نمونە ئیش و کار زۆرە بێ مەشغوڵەبینەوانە بەڵام ئەوان بە سەریعی بە خێرایی تووشی ئەینە بەردەنگە چەند 1-2 ساعتێک بڵێ تەواو ناتوانم. کێشە لە تەرکیزیانە دروستە بێ واتە بەردەوام خەیاڵیانە ڕوا ناتوانن تەرکیزکەن. طبعاً ئەمە بۆ قوتابیەک لە خوێندنابێ ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە ناخۆشە زۆر زۆر لەبەرەوەی ناتوانێت فۆکەس بکاتە سەر مامۆستا دەرسە خوێنە ناتوانێت فۆکەس بکاتە سەری. دواتر feeling irritable هەز بە بێقەرارێکی ناوەشیەکە ینی هەستەکە ینی بەردەوام شتێک لە گۆڕێ ئەبێ شتێک ئەبێت. ماسوولکەکانی بەردەوام چۆنەڵێ تێنشنیان هەیە گرژ بوونە بەردەوام لە کۆتاییشە گرفتە ناخۆشەکە ئەوەیەکەوە تووشی سلیپ دیفیکەڵتیە بواتە خەویان ناخۆشە بێ ینی ئەو بە ڕۆژە بەردەوام ینی سەریع ماندووە بێ خێرا ماندووە بێ ماسوولکەکانی گرژ بوونەتەوە ئەتێنشن کۆنسنتریشنی نەماوە تەرکیزی نەماوە فۆکەسی نەماوە بە شەوی شاخاوەکەی خراپە بێ دەبێ نەخۆشێکی ئاوا لە چه حاڵێکا بێ و وەکو هەمیشە بۆ ئەوەی دەستنیشانی بکەینکەوە ئەم حاڵەتە لە کۆتاییە ئەبێ وەکو نەخۆشیەکانی تر ئەوەیەکەوە بێ گرفتی دروست کرد بێ ئیمپەیرمنتی دروست کرد بێ لە کار و پیشەیە. ئەمە لە زۆربەی زۆری نەخۆشیەکانە ئەمەمان هەیە. جۆرێکی تر لە زیاتی کە لە سەرتاوە لە کلاسیفیکیشنەکەیە هێنامانەوە بابەتی separation and anxiety disorder یعنی ئەم حاڵەتی کەوا لە مناڵە هەیە دروستە بێ. ئەمیش چۆنە؟ کەسێک منداڵێک تووشی دڵڕاوکێ و ترسێکی زۆر ئەبێ نەبادا ئەو کەسەی کەوا لەگەڵ یا کۆنتاکتی هەیە چ دایکە چ ئەگەر ئەو کەسە دایکی لە دەستدابێ هەر کەسێکی تر کەوا بەخێوی کردبێ یاخود احتیمامی پێدابێ ئەڵێ ئەتاچ یعنی ئەتاچمنتی لەگەڵا هەبێ باشە لێی دوور بکەوێتەوە. هەندێک خاڵی باس کردووە لێرەیە. یەکەم شت ئەڵێ ئەگەر بێت و هەر باسکردنی جیابوونەوە ینی بەجێهێشتن بێتە پێشەوە یان هەر تەجروبەیەک خوا نەخواستە بێتە پێشەوە ئەم کەسە تووشی دیسترێس واتە ناڕەحەتێکی زۆر زۆر ئەبێت. لە حاڵەتێکی ترە بێتکە لە ترس لە خۆی ترس لەوەی هەیەکەوە بەرامبەرەکەی کە جیابێتەوە شتێکی لێبێ ینی دایکەکە بەجێڵێ لەوەشە ترسێکەوە شتێکی خراپ بەسەر دایکیا بێت بەسەر ئەو کەسایە بێکەوە گرنگی پێدا. هەروەها دڵڕاوکێشی بەردەوام لەسەر ئەوەی کەوا بەردەوام خوا نەخواستە شتێک بێتە پێشەوە بۆ نمونە دایکێکە دەوامی هەیە بۆنە لە داوامەکە زۆرە ترسێ شتێک بێتە پێشەوە نەخۆشیە بێتە پێشەوە ئەم کەسە بەجێی بێڵێ ینی ئەم ترسیشی ئەم بەردەوامی هەیە کە شتێک دێتە پێشەوە هۆکارێک دێت من و ئەم کەسێکەوە احتیمام بە منەدات لەگەڵ وایە جیابێتەوە.
بە هەموو جۆرێک بەجێهێشتنی دایکەکە یان هەر کەسێکەوە احتیمامت پێدا ڕەتەکاتەوە. یعنی بۆ نمونە دێی بە دەوریا جا بەرەو لێ وەرە بڕۆ بوونە لەگەڵ منداڵەکان یاری بکە، بە هیچ جۆرە قبوڵی نییە. حاڵەتێکی ناخۆشەیە کە ئەویش بەشەوە کابوسە بینێ، یعنی کابوسە بینێ کە لە خەوا جیابێتەوە، کە جیابێتەوە لەیانی لە خەوی کابوسەکەشی لە خەوا بریتە لە جیابوونەوە. حاڵەتەکە هەندێک جار ئەوە سەختە ناخۆشە کە یعنی ئامادە نییە بڕوا بخەوێ، چونکە خەوی جۆرێکە لە جیابوونەوە، ینی هەتا خەوی لێکەوێت ترسی لەوەیە کە دوای خەوەکە ئەو کەسەی لە تەنیشتمەوەیە و گرنگی پێدا دیار نامێنێ. و هەروەها مناڵتان دیوەکەوە ناچێتە مەکتەب، ناچێتە خوێندنگە، کاتێک خوێندنگە دێت ئیتر سکیێشێ و نازانم هەندێک جار بەزستانە ئەکۆکێ و ینی هەندێک جار ئەبێت دڵنیابینەوە حاڵەتێکی ئەلەمەی هەبێت. یعنی چ خێرێک بە نیو سەعات پێش دەستپێکردنی داوام و چوون بۆ قوتابخانە سکیێشێ، جۆرێکە لە ترس لەوەی کەوا لە دایکی دوورکەوێتەوە. و هەروەها ئەم حاڵەتە ئەڵێ بەیەکەمەوە بۆ مانگێک لە مناڵانە بەردەوامی ئەبێت، بەلای کەوە مانگێک و بەرەو سەرەوە. خاڵێکی تر ئەڵێ کێشە دروست دەکات لە چییە؟ یعنی ئەو مناڵە پێم وایە دکتۆر شێروان خەتی نەما چاوەڕێ یەکەین هەتا بێتەوە ئەو کاتە ئینشاڵڵا کۆتایی بەوانەکەی ئەوڕۆ دەینین. سڵاو بەڕێ زانگوێتان نەدەنگما؟ دا دکتۆر وەڵی پێم باشە ئەوڕۆ کۆتایی بەوانەکەی بینین، لەبەرەوەی ئێستا جەماعەتەکە پرسیاریان هەیە با پرسیارەکان وەربگرین و ئینشاڵڵا تاواکەری وانەکەی تر با لۆ هەفتەی داهاتوو بێ. زۆر باشە. تاو هاوڕێیان ئێستا هەر کەسێک پرسیاری هەیە با پرسیاری خۆی ئاڕاستە بکە، مایکەکان کراونەتەوە. سڵاو دکتۆری بەڕێز، دەستەکانت خۆش بێت بابەتەکەت. دکتۆری بەڕێز پرسیارێکم هەبوو بۆ کەسێکە لە خەودا بێت، یعنی لە ناکاو هەز بە لێدانی دڵی بکات کە ها زۆر سەریع دڵی خەریکە لە سینەی بێتە دەرەوە، یعنی لە مودەتێکدا ئەو حاڵەتە دووبارە بێتەوە، ئاوەش دەکەوێتە بابی دڵەڕاوکیەوە یاخودنا؟ ئەو حاڵەتی کە ئەو بەڕێزە باسی کرد ئێمە لە پێشدا دەبێ لایەنە ئۆرگانیکی واتە لە ڕووی جەستێ ئەوخوا نەخواستە کێشەی لە دڵیا هەبێ یاننا ئەوە ئێکلای بکەینەوە. وە دواتر ئەمە زیاتر لە پانیک ئەتاکەوە نزیکە، واتە نۆبەی تۆقینەوە نزیکە ئەگەر حاڵەتەکە، بەڵام لە پێشدا دەبێ ئەو حاڵەتی کە باسمان کرد، نەخۆشی دڵ، کارەبایی دڵ، کێشەی تێدا نەبوو، ئەو کاتە ئێمە هیستریەکی تەواوی لێوەرەگرین. باشە ئەو کرایتیریایە ئەو سوپاتانەی کەوا دیەسم باسی کردووە بزانین تێیدا ئەوە دەبێ، یاخود تەنها بریتە لە کۆمەڵی کابوس ئەیبینێ و ناگات حاڵەتی ئەوەی کەوا بڵێن ئەمە پانیکە، واتە نۆبەی تۆقینە. هیوادارم وەڵامەکە دروست بێت، سوودی هەبوو بێ بۆت. زۆر زۆر گرنگە ئێمە بەتەنها نیشانەیەک یاخود بەتەنها ڕستەیەک کە نەخۆشەکە ئێڵێ ئێمە لەوایە نایوەستێنین، بەردەوامی هەیە. پێویستی ڕەنگە بە تەختیتی دڵ بێ، پێویستی بە تەختیتی مەشک بێ، باشە پێویستی بە وەرگرتنی هیستریەکی دوور و درێژ بێ. وازەحە؟ بەڵێ دکتۆر، یعنی چەند جارێک لەو کاتەدا ئیکۆی بۆ کراوە، تەختیتی بۆ گیراوە، کتویانە هیچ کێشەیەکی جەستەیی نییە، یعنی هیچ کێشەیەکی نییە. کەواتە ئێستا لە ڕووی دەرونیەوە کاتی ئەوەی مادام بابەتە جەستەیەکان هەمووی ئەوە کراوە، هینا پێوتر لە پزیشکیا پێوتر ئەکسکلوژن کراوە، ئەکسکلوژن کراوە کە بابەتی کێشەی دڵی هەیە، غودەی هیچ کێشەی تیانە، کەواتە دێ
ئەوەی بۆ وەرەگرین هستریەکی تەواو کاملی لێ وەرەگرین باش نییە و بزانین تا چەندێک لەگەڵ نەخۆشی پانیکە تێکبنی پانیکە نۆبەی پانیکە هینە بێت لەوە زۆر زۆر نزیکە بەڵام ئاوها ناتوانین بڵین ئیتر نازانم ئەگەر تەجروبەی ئەو کەسە لەگەڵ پزیشکی دەرونیا یان چارەسەرکاری دەرونیا هەیبوو بێ ئەگەر پێت خۆشە باسی بکەی خراپ نییە زۆر باشە دەستەکانت خۆش بێت وڵای پێشم گوت بۆ لای دکتۆری دەرونی سەردانی نەکرد بەس خۆم گومانی نەخۆشی دەرونیم لێ کرد بەس زیاتر ئەو کەسە لەوە دەچووکە حاڵەتەکەی دڵە ڕاوکێ بێت بۆ ئەو پرسیارەشم کرد زۆر سپاس دەستەکان خۆش بێت دکتۆر کاتات باش دکتۆر ئەم کاتێ بەڕێستان باش دەستخۆشیت لێ دەکەم پرسیارم هەبوو سەبارەت بە دڵەڕاوکێ تاقیکردنەوەکان زۆر جار کاتێک کە نزیک دەبینەوە لە ماوەی تاقیکردنەوەکان بۆ نمونە هەفتەیەک پێش تاقیکردنەوەکان دڵەڕاوکێم لا دروست دەبێ و ڕۆژی تاقیکردنەوەکانیش یاخود ڕۆژێک پێش تاقیکردنەوەکان وەکو حاڵەتێکی پانیک ئەتەک لام دروست دەبێت وەکو هەناسە تونبوون لێدانی دڵ بە خێرایی لە ڕادەبەدەر گەرمبوونی جەستە هەتا هەندێک جار لەرزین ڕوودەدات چۆن دەتوانم ینی زاڵ بم بەسەر ئەو حاڵەتە یاخود بڵێم بتوانم کۆنتڕۆلی بکەم چونکە زۆر نەخۆشە لە کاتی تاقیکردنەوەکان ئەو حاڵەتە ڕوو بداتن بەڵێ دەست خۆش بێ بۆ ئەم پرسیارێکی بەڕاستی جوانە و لە جێ خۆیایەتی کە زۆر جار گرفتی هەمومانە بابەتی دڵەڕاوکێ لە تاقیکردنەوە دڵەڕاوکێکی خەمێکی ترسێکی ڕەوایە من ئێستا خۆم 3 مانگی تر 2 تاقیکردنەوەم هەیە تاقیکردنەوەیکی بۆردی عێراقی و تاقیکردنەوەیکی بۆردی عەرەبی و دڵەڕاوکێم هەیە بەڕاستی بەڵام ئەوەی تۆ ئێڵەی زیاد لە حەدا زیاد لە ئەوەیە ئێمە حاڵەتێکمان هەیە لە مرۆڤەکانە هەر کەسە و جۆرێک لە دڵڕاوکیەکی چۆنەڵێ بەیسیکی هەیە لە شیعانی ئێوە ببینن بە چواردەوری خۆتانەوە هەر ڕووداوێک ڕووەدا هەر کەسە و کاردانەوەیکی هەیە کەسێک کەم کەسێک زیاتر کەسێک زۆر زیاد باشە ئەم حاڵەتە پێوترێ نیورۆتیسیزم ئەم نیورۆتیسیزمە واتە بیسیک ئەنگزایەتی ئێمە تا چەندێک هەمومان جۆرێک لە دڵڕاوکێمان تایە ئەو دڵڕاوکێمان گەیشتە حاڵەتێکەوە ئێمە کاردانەوەیکی زیاد لە حەد پیشان دەین شەرت نییە بێ بە پانیک شەرت نییە ببێ بە GAD بۆ نمونە باشە بەڵام جۆرێک لە نیورۆتیسیزمان هەیە ئەمە ڕاستیەکەی دەرمانەکان SSRI زۆر کار لە ماکە یعنی دەرمان ڕەنگە بۆم حاڵەتەی تۆ وەکو کەمکردنەوەیشی ئەو بیسیک ئەنگزایەتی ئەو دڵڕاوکێ بنچینەیە کەوا لە توایە دۆزێکی کەم جورعەیەکی کەم لەوە زۆر ئیسفادەی لێ بکەی ئیزافەتەن بەوە سایکۆثێراپی و تەکنیکەکانی ریلاکسیشن باشە سایکۆثێراپی تاوان CBT زۆر بۆ ئەم حاڵەتە هینە بینێ سوودی هەیە و تەکنیکەکانی ریلاکسیشن ئەو چەند ڕۆژە بۆ نمونە هەناسەدانی قوڵ و هەروەها جۆرێک لە میدیتیشن و ئەوانە ئەو میدیتیشن و یۆگاییکەوە چۆنەڵێ تۆزە خوراف و مرافەی لەگەڵایە ئەوە ناڵین ئەو میدیتیشنە ئەو ریلاکسیشنێکەوە لە ڕووی پزیشکیەوە هینی لەسەرەکە زۆر ئیسفادەی لێکەی زایدەن CBT وتمان زۆر سوودی لێ بینی بەڵام وەکو پێشنیارێک
پێشنیاری ئەوە کەم کەەوە دۆزێکی کەم لە SSRI دەرمانەکانی دژە خەمۆکی کە بۆ دڵڕاوکێش بەکاردێنرێ تەوان ئێمە فریان نەکەوتین باسی بکەین زۆر زۆر گرنگە وەرگری بۆ نایکێ لەوانە سێرترالینە 50 میلیگرام ڕەنگە بۆم حاڵەتی تۆ زۆر زۆر ئیسفادەی هەبێت. تاو دکتۆر پێوانیە کەسی تر پرسیاری هەبی ئەگەر هەشیان بیبالەوانەی داهاتوو بیت ئەمڕۆ گەشتینە وەتایی وانەی دوێمی خولی سوپەرڤیژنی نەخۆشیە دەرونیەکان. سوپاس لۆ دکتۆر شێروان بۆ پێشکەشکردنی بابەتەکەی، سوپاس لۆ ئامادەبوونتان بۆ ڕێزانەی کە نەیانتوانیوە و بینەری وانەی یەکەم بن یاخود ئامادە بن لە وانەی یەکەم ئێستا دەتوانن بینەری تەواوی وانەی یەکەم بن لە یوتیوبی سایکۆفێردا بەردەستە. دکتۆر جان پێم وایە کۆتایی پێبینین تەواوە، ئەگەر تو هەر قسەکەت هەیەگەنا کۆتایی پێدینی. دەستان خۆش بێ. تەنها تێبینیەکم هەیە ئەویشەوەیە هەر کەسێک پرسیاری هەیە و تێبینی هەیە و پێشنیاری هەیە دەتوانێت ڕاستەوخۆ بۆ خۆمی بدێریان بۆ ئێوە بنێرە و لە ڕێگەی ئێوە بگا بەدەستی من بۆ ئەوەی ئەگەر ستایلی سلایدەکان یان بابەتەکان لەبەرەوەی من ڕاستەکەی من نازام ئاستەکان چۆنە بۆ نمونە لێرە کۆمەڵە ڕەنگە خوێندکارمان هەبێ کلینیکال سایکۆلۆجیان تاوا کرد بێ ڕەنگە ئاستیان تۆزێ باشتر بێ کەسێک بۆنە تازە چووەتە بەشی سایکۆلۆجیەوە فەرقی هەیە لەوەی تەواوی کردو چەند ساڵێکی ممارەسەی پیشەکاکە بابەتی چۆنڵێ ئاستەکان ئەوە ڕەنگە گرفت بێ. اینجا پێ باشە پێشنیارەکان بگا بەدەستم بۆی من چۆنەڵێ ئیشی لەسەر بکەم. ئەگەر پێتان خۆشە بۆ نمونە هەندێ جار کەیس بێنم ینی کەیسێکەوە خۆم بینی ومە یان لە کتێبەکانە باسەکرێت ئەو جۆرە کەیسانە شەرح بکەین ئەگەر توانین و توانیمان و دەرفەت هەبوو طبعاً 1 سەعات زۆر زۆر کەمە ئەوەی کەوا من تێبینی ئەەکەم 1 سەعات ینی ئەگەر بێت و بەس جۆرێک لە جۆرەکانی ئەنگزایەتی دڵڕاوکێ بینین و باسی بکەین بە تەفسیلی و بچینە نایەوە هەر خۆی چەند سەعاتی شێوێ نەک ئەوەی کەوا ئێمە هەموو جۆرەکانی دڵڕاوکێ لە 1 سەعاتا باس بکەین و ئینشاڵڵا دەرفەتی ترمانە بێ. منیش بەڕاستی لە پرۆژە مایە لە بەرنامە مایە هەندێ بابەت کەوا چۆنەڵێ ئەساسیە بۆ نمونە یەکێ لەوانە دیسکریپتیڤ سایکۆپاثۆلۆجیە واتە ناتەواوێ سایکۆلۆجیەکان یعنی ئێمە سایکۆلۆجیمان هەیەەوە نۆرماڵە کە ئەبێت بە ئەبنۆرماڵ کە ئەبێتە ناتەواو چی ڕوەدا ئەو حاڵەتانە بکەم بە کۆرسێک و هەر لە یوتیوبی خۆمەوە دایبگرم ینی ببێ بە سیسیلەیەک بۆنە 15وانە هەتا ببێ بە بیسێک کە بۆ نمونە مستەلەحێک تێرمینۆلۆجیەک باسەکەم تێرمێک باسەکەم ینی یەکسەر مێشتان بۆ لایەوە بڕە حازر بێلاتان. بۆ نمونە باسی سایکۆسەکەم سایکۆسس ئەبێ پێشتر سایکۆسس شەرح کرابێ کە چییە بۆنە باسی دیلیوژنەکەم وەهمەکەم وەهم پێشتر شەرح کرابێ زانانیتان لەسەری هەبێ. ئینشاءڵڵا ئەم تاقیکردنەوانم هەیە ئەو بەڕێزە پرسیاری کردوتی ترسی تاقیکردنەوە دڵڕاوکی تاقیکردنەوە من 2 تاقیکردنەوەی گرنگم هەیە ئەگەر ئینشاءڵڵا ئەو 2 تاقیکردنەوەی بەسەرکەوتوی تێپەڕێنین ئینشاءڵڵا بە تەمای پرۆژەیەکی وام ببێ بە سەرچاوەیەکی زانستی هەمێ باشیشی لەسەر بکەم بۆی هەر کەسێ ویستی بگەڕێتەوە سەری ینی شتێک بێ لەسەر کتێب چۆنە لە شەرحی بکەین و بە تەفاسیلی و دەستان خۆش بێ دووبارە. دەستی تۆش خۆش بێ دکتۆر ئینشاڵڵا سەرکەوتووەبی لە هەردوو تاقیکردنەوەکەت و هەر ڕەخنە یاخود پێشنیارێکتان هەیە کە دکتۆر باسی کردەتانەوێ لەوانەی داهاتوودا هەبێت توانن لە فۆرمەکە ئاماژەی پێ بدەن ئەمە دواتر ئەتوانین شێری بکەینەوە لە دکتۆری بەڕێز. تاوانەیەکی تر خواتان لەگەڵ. شەوتان شاد و خواتان لەگەڵ.